یەکێکی تر لە سیمای عاقبەت خێری ئەوەیە کە خوای گەورە ڕەحمی پێکرد بێ و لە پێناوی خوای پەروەردگارە ڕۆیشت بێ بە کوشتن کوژرا بێ یان لە پێناوی خوای گەورەیە چەکدار بوو و لە غازی فی سەبیل اللهە. خوای پەروەردگارە فەرمێ ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله أمواتا بل أحياء عند ربهم يرزقون فرحين بما آتاهم الله من فضله ويستبشرون بالذين لم يلحقوا بهم من خلفهم ألا خوف عليهم ولا هم يحزنون يستبشرون بنعمة من الله وفضل وإن الله لا يضيع أجر المؤمنين. پیغمبر صلى الله عليه وسلم فرمى من قتل في سبيل الله فهو شهيد ومن مات في سبيل الله فهو شهيد. پیغمبر صلى الله عليه وسلم وكل صحيح مسلم 1915 فرمى هر کسی لپێناوی خوای پەروەردگارە بکوژرێ شەهیدە هەر کەسێ لە پێناوی خوای پەروەردگارە بمرێ شەهیدە. مەرجنی وا بزانین کە شەهید بەس ئەو کەسەیە کە قەتیلە کە کوژراوە. ئەمە ئیشارەتە بۆ ئەوەی کە کابرا لەسەر ڕێبازی دینەکە ماوەتەوە و دینداریەکەی خۆی توند گرتووە و بانگەوازی خوای یەکا و نیەتی غەزا و جیهاد فی سەبیل الله کە سەرخستنی ئەم دینەی گرتووەتە کۆری خۆی بەڵام بەم شێوەیە ئەمرێ و عاقبەت خێرە بێ خوای گەورە ڕەحمی پێکای خاتر ریزی ئەو شەهیدە سەر بەرزانەوە.